لەو سەیر و سەمەرانی لە وڵاتانی ناوچەکە و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت ئەوەیە کە حیزبە ئەلمانیەکان کە باوەڕیان بە ئاینی ئیسلام نییە حکومڕانی گەلێکی زۆرینە موسڵمان دەکەن. لەمەش سەیرتر ئەوەیە ئەو حیزبە ئەلمانیانەی لە دەسەڵاتدان لە ڕێی کەناڵە میدیایە سێبەر و فەرمیەکانیانەوە دژاتی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی ئاینی ئیسلام و دروشمەکانی ئیسلام و پێغەمبەر و سەحابەکان دەکەن و تانە و تەشەریان لێ دەدەن. لەلایەکی دیکەشەوە بۆ ڕازیکردنی ڕای زۆرینەی موسڵمانان و ڕاکێشانی هەست و سۆز و دەنگەکانیان کۆمەڵێک کەسی بەناومەلا و مامۆستای ئاینی لە خۆیان کۆ دەکەنەوە و جارجاریش بۆ پەرلەمان و کۆکردنەوەی دەنگی جەماوەر مامۆستایانی ئاینی وەک خوێی چێشت کاندید دەکەن. بەڵام ئامادە نین لەو پۆستانەدا کە پێویستیان بە دەنگدانی خەڵک نییە هیچ مامۆستایەکی ئاینی یان شارەزایەکی بواری شریعەتی ئیسلامی دابمەزرێنن. گرنگترین نمونەی ئەمەش وەزارەتی ئەوقافە کە لە دوو کابینی ڕابردووی حکومەتی هەرێمدا ئەو وەزارەتە بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە بووە. بەڵام لەبری ئەوەی پارتی مەلایەک یان شارەزایەکی شریعەت لەو پۆستەدا دابنێت کەسێکی دامەزراندووە کە نەک هەر مەلا و شارەزای ئیسلامی نییە بەڵکو بەنیاری سەرسەختی مامۆستایانی ئیسلامی ناسراوە و لە سەردەمی وەزارەتەکەی ئەودا چەندین مامۆستای ئاینی لە کارەکانیان دوور خراونەتەوە یان سوکایەتیان پێکراوە. با تایبەتیش ئەو مامۆستایانی ڕەخنە لە حیزبەکانی دەسەڵات دەگرن و خەڵکی لە دەسەڵاتدارەتی خراپی حیزبەکەی هۆشیار دەکەنەوە. بوونی مەلا و مامۆستای ئاینی لە ناو حیزبە ئەلمانیەکانی کوردستاندا جگەلەوەی پێگە و ناوبانگی ئەوانی لای خەڵک لەکەدار کردووە هاوکات بووەتە هۆی چاواشەکردنی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و فریودانیان بەوەی دەکرێت مامۆستایانی ئاینی کار بۆ حیزبێکی ئەلمانی بکەن بەڵام ناکرێت ئیسلامی بن. لەو چوارچێوێشدا سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە ئاگرتەیەکی ڤیدیۆییدا کە لە 2 حوزەیرانی ئەم ساڵ تۆمار کراوە دەڵێت نابێ ئاینی ئیسلام تێکەڵ بە سیاست بکرێت. دین نابێت تێکەڵاوی سیاست بکرێت. هەر کاتێک دین تێکەڵاوی سیاست کرا ئەو دینە ناشیرین ئەبیت. لێ مەگەڕێن دینتان ناشیرین بیت. مەلا عەبدوڵڵا سەعید سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لە کاتێکدا خۆی بە پاڵپشتی حیزبێکی سیاسی ئەلمانی پۆستی سەرۆکی ڕێکخراوەکەی وەرگرتووە بەڵام پێی ڕەوا نییە مامۆستایانی ئاینی لە ناو حیزبە ئیسلامیەکاندا کە شوێنی ڕاستەقینەی کارکردنی خۆیانە سیاست بکەن. ئەو سەرۆکە یەکێتی زانایان کە دەڵێت پێویستە ئیسلام لە سیاست دوور بخرێتەوە هەمانە و دروشمە تۆخ دەکاتەوە کە حیزبە ئەلمانیەکان بەرزیان کردوێتەوە بۆ دوورخستنەوەی ئاینی ئیسلام لە شانۆی ژیان و گرتنە دەستی دەسەڵات و نێشتنی دزی و گەندەڵی و خراپە و بەهەدەردانی سامانەکانی سەر زەوی و ژێر زەوی و وڵات و داڕوخاندنی ڕەوشتە جوانەکانی ناو کۆمەڵگا. ڕەنگە مەبەستی مەلا عەبدوڵڵای سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لە تێکەڵ نەکردنی ئاینی ئیسلام بە سیاست تەنها سیاسەتی ناو حیزبە ئیسلامیەکان بێت و تێکەڵبوون بە سیاسەتی حیزبە ئەلمانیەکان بەلای بەڕێزیانەوە کارێکی ئاسایی بێت. بەو پێی خۆی لە ناو حیزبێکی ئەلمانی و لە نوێترین دەرکەوتنیشیدا لە 22 ئەم مانگە وەک لایەنی حیزبێکی ئەلمانی پێشوازی لە ژمارەیەک مەلای دیکەی ئەلمانی کردووە کە سەنگەری حیزبی نەیاریان بەرەو حیزبەکەی ئەم گواستوتەوە. پشتیوانیکردن لە دروشمی ئەلمانیەکان بۆ جیاکردنەوەی دین لە سیاست لەلایەن سەرۆکی یەکێتی زانایانەوە لە کاتێکدا کە دەبوو ناوبرا و دروشمی جیاکردنەوەی دز لە دەوڵەت و گەڕانەوەی حکمی ئیسلام لە پێناو خەڵکی ماندووی کوردستان و کۆتایی هێنان بە نەهامەتیەکانیان بەرز بکاتەوە نەک جیاکردنەوەی ئیسلام لە سیاست.